ئەمڕۆ وەکو هاوکاری بۆ هەزار نەمام لەم شوێنەکەنە پارکێکی جوان دیزینەکە لای ئێمەوە تەزیق کراوە و دارەکان لە جۆری مەشەدیە کە ئەم دارێکی زۆر جوانە سیمایەکی جوانی هەیە و مەمشایتایە و شوێنی یاریتایە و ئەمە جارێکە زۆر سپاسیانەکەین و ئەمان بەردەوام لە هەڵمەتی نەمام ناشتن لەم سنوورە و زۆر جار دەستیان بە زۆر شوێنیکەوە هەیە جارێکە دەستخۆشیان لەکەین و ئێمە بەردەوامی لەم هەڵمەتە و ئەمە یەکێکە لە ڕووی ژینگەیەوە زیاترکردنی سەوزایی زیادکردنی ژینگەی شار زیادکردنی نەمام لە شارەکە دەلالەتێکە بۆ جوانی شار بۆ پاکردنەوەی شار ئێستا خەریکی بژارین لە ساهشتای بژاری باخچە و پارکەکان و بلوارەکان تەواو بووە یەکێ لەو کێشانەی کە ڕوبەڕوویەمە بێتەوە یەکەم موچەیە کە هیچ لەو کارمەندانە موچیان وەرنەگرتووە و هەروەها یەکێک لەوانە کەمی میزانەیە کە ئیم ساڵەوە چێ تەنکەرمان بۆ نەگرن وەکو ساڵی 2016 لەیەکە ئێستا لە هەڵی وایەن لەگەڵ جێگری سەرۆکی حکومەت و وەزارەت و سەرۆکاتی شارەوانی سلێمانیە بۆی بتوانین ئەوە چارەسەرکەین ئەگەر نەکرا ئەبێ ئێمە ئێستا ئامادەکاری یەکەین بۆی بتوانین تەنکەرەکانی خۆمان مقابلی ئەوە بتوانین هەوڵێ بین بۆی بتوانین ئەو ڕۆجوانە و ئەو ژینگە جوانی کە لە شارە هەیە نێڵیم فەوتێ یەکێک لەو کێشانەمان بلوارەکانە هەردوو بلوارەکانمان لە ڕێی کۆمپانیاوە کارێ بۆکەن ئەمان ژوورۆدە لە کۆتاییە بێ هەوڵ بین ئایا کۆمپانیەکان بیبن بە ڕێوای ڕۆژی ژینگە ئەلانمان کرد لە ساش دەبوو ساڵی 2010 بە ساڵی 2019 بەپێ ئەو داتا و تەردی و عەکسی و ژمارەی دار و نفوس و بەپێ ئەو مەساحەی کە هەیە ڕێژەی سەوزاییمان گەشتۆتە 90 ئێمە زۆرترین ڕێژەی سەوزایی لە شارەکانی عێراق و لە کوردستانە لە سلێمانیە بدایەتەمە مەرحەلەیەکەم لێرە دەست پێکەم بە هەزار نەمام چاندن لە پاش ئەو هەزاری ئینشاڵڵا ئەگەر تەواو بکەم هەزاری کەش دەست پێ دەکەم بە مەراحلی ئەو هەیە نەک بێگزار عەدەدی زۆر بێم هەزار بە هەزار دەست پێ دەکەم بەشی ئێستاوە بەشی زراعەیە بەشی پەروەردەم هەیە ئیشی باشم لۆ کردیە بەشی سەحەم هەیە ئینشاڵڵا ئەوش لە خۆناغی ئەوش ئەعلان دەکەم ئەوش میمە و ئەوەی ترش بەعام هەموو بەشەکانی تیانە ینی زۆر ڕێکخراو هەیە لە سلێمانی ئەوانەش وەکو هاوکاری ئەمە تەقریبا 8 ڕێکخراو هەیە هەموو 2-3 مانگ یارمەتیان دەدەم